السلام عليكم ورحمة الله وبركاته. قردنا مع زاكن هلبت ليرة انترنت مان برا ودو سير رجع انترنت بري وكهرباء بري وشتانه هلبت هربو ويا اقام عن الكترينه بيل توركم ملاتك انا بلام يما بدل قال الكترينه كشيء اما كوي كشكان مان يكشيش كشيكي مشروعي حقي شخصي خومانه کەس نییە بتوانێت بمانداتێ هەتا خۆمان بۆ خۆمان وەری نەگرین چکەم خوای پەروەردگاریش ئیسلامی ناردووە بۆ ئولیل ئەبصار بۆ خەڵکانێک کە زیرەکن دوای سوپاس و شکر و ستایشی خوای پەروەردگار سوبحانەوە وتەعالا دێمە خزمەتان جارێکی تر بە کورتی ئەچمەوە سەر ئەوانەی کە پێشتر وتم لە چەندێڕێکی بچووکە. خۆشەویستانی خۆم لایڤەکەی ترم بچڕا بە بۆنەی ئەنتەرنێتەوە لەوە بووم داواکەم لە مامۆستایانی ئاینی بەڕواڵەت لە ئەهلی سونە و جەماعە دەرئەکەون ئەهلی ريشو أهلي محراب أهلي مزقوتن تكاية وازلو مصطلح بينن أسمع وأطع وإن جلد ظهرك وأخذ مالك وازلو بينن أو رهايتي وازلو بمدنو بناي أو كساني كبو يكتر كساتيش خوش گزرانيان بو أقليانيش بو أناشكي كبلين إيوا سپاسانەکەین وەکو بەڵگەی گەورەم لایە ڕەنگە نەتوانم لێرە بیڵێم کە چوونەتە لای خەڵک وتوانە ئێمە لەبەر ئێوە هەندێشتمان پێ ئەوترێ و هەندێشتمان پێکرێ. شرعيتي شۆڕژگێڕی و دیموکراسی هیچ کەسێ ناکا بە وەلی ئەمر خودی ئۆردوگان و محەممەد مورسی لە سەرکار لادرا و خوای گەورە ڕەحمی پێ بکە و کۆی خەڵکەکانی تریش تەنانەت سبەینێ ئەگەر مامۆسا عەلی باپیر ئەگەر سەلاحەدین بەهائەدین کە دوو کەسی ئیسلامین و سەرکردایەتی دوو حزبی ئیسلامیەکەن ببن بە سەرۆکی هەرێم نابن بە وەلی ئەمر لەبەر ئەوەی دەستور لە زۆرینەی ڕەها وەرئەگرن کە دیموکراسی و سنووقی ئیقتراحە ئەمما لە ئیسلامە حەق سەر ئەکەوێن نەک زۆری نەبرایانی خۆم. خۆشەویستانی خۆم ئەم ئەسمع وەئەطیع ڕەهایە کە کۆمەڵی مامۆستای ئاینی لەسەری گۆش کراون و پەروەردە بوون لەولاوە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ وئیذا حەکەمتم بەینە الناسی ئەن تەحکموا بالعەدل ئەی کوا عەدالەت. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ئەمە کتێب و پەیامی خۆمان ناردووە لیەقومە الناس بالقسط بۆی خەڵکی بە دادگەری بژین. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ من قوتیلە دوونە مالیهی بۆ ماڵەکەی خۆی من قوتیلە دوونە عیڕضیهی بۆ ناموسی هەتکراوی دوونە دەمیهی بۆ خوێنەکەی خۆی بجەنگێ فەهوە شەهید ئەوە شەهیدە. هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی صەحیح ئەفەرمێ لەگەڵ سەحابەیەکە قسە ئەکات ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکی هاتویستی ماڵەکەم بەرێ حەقم بەرێ تعدام لێ بکە چی بکەم؟ فەرمووی قاتیلهو کوشتاری لەگەڵ بکە. فەرمووی ئەی ئەگەر کوشتم فەرمووی فەهوە فی النار ئەچێتە دۆزەخ. فەرمووی ئەی ئەگەر منی کوشت فەرمووی تۆ ئەچتە بەهەشت. ئەمە ئیسلامە. ئیسلام ئەو دینە نییە کە تەحریف کراوە وەکو دینی عیسا دایان بم بناگوێتە ئەولاکەی بۆ هەڵخە. ئەوە دینێکی محەڕەفە. ئیسلام دینی عیزەتە دینی ئەوەیە کە خەڵکی پەروەردە بکە بۆ ئەوەی خەڵکی داوای مافی خۆی بکە. لە وتاری هەینی ڕابردوو باسی ئەوەی ئیمامی عومەرم بۆ خەڵکی کرد کاتێک ئیمامی عومەر ئافرەتان کۆ کاتۆڵێ مارەی مەحدود ئەەکەم یەکێ لە ئافرەتان هەڵەسێ ئەڵێ خوا مەحدودی نەکرۆ تۆ بۆ ئێمەی مەحدود ئەەکەی. ئیمامی عومەر ئەفەرمی ڕاستی کرد. کۆمەڵگا وەلی ئەمری هەبێ عومەری کوڕی خەتابە عەلی کوڕی ئەبی تاالبە بەیانان بەناو خەڵکە ئەسوڕایە و ئەوی هەسن بۆ نوێژەکانتان لا ما ئەقام فیکم الصەلا نییە لا ما ئەقام فیکم شەرع الله نییە هەبا بە کارەبا نییە ئاو نییە هیچ شتێ نییە. ئەمە ئەم شتانە پێویستە واز لێبێنین لەبەر خاتر خوای پەروەردگار ئەوە پەیامە بۆ مامۆستایانی ئاینی بەعام و بیزدات ئەوانی کە لە ناو منهەجی ئەهلی سونە و جەماعە تەیارێکی متەطەڕیفیان دروست کردووە خەڵکی پێ تەبدیع ئەکەن خەڵکی پێ تەکفیر ئەکەن تا ئیرهابەکەشیان گەیشتۆتە ئاستێ بە نمونە من ئەڵێم وەلی ئەمر نییە سەرۆکی ئەم وڵاتە وەلی ئەمر نییە سەرۆکی مسر وەلی ئەمر نییە ڵێ ئەهات تۆ بە کافری ئەزانی مادام وتت وەلی ئەمر نییە کەواتە کافرە بۆی دەستگا ئەمنیەکان ئێمە بترسێنرێن. کاکە گیان شەرتە موسڵمانیش بێ وەلی ئەمریش نەبێ کەسێشکی لە موسڵمانەتی ئۆردوگان بێ کەسێشکی لە موسڵمانەتی سەرکردەی حیزبێکی ئیسلامی هەبێ لەگەڵ ئەوەشە وەلی ئەمر نییە چونکەم دەستوری لە پەرلەمان و زۆرینەی ڕەها وەرگردووە نەوەکو لە قورئان و دین و لە ئیسلام کەواتە ئەمە بەشێک بوو لە ڕوونکردنەوەیەکی گشتی داهاتوو بە ئیزنی خوا دێمە ئەم لایڤە بۆ ئێوەی مسلمانی ڕوون ئەەکەمەوە بەدە دەرس هەر دەرزی یەک 15 دقەی بۆ ئەوەی لێم زویر نەبن بۆ ئەوەی بتوانن سەیری پەیامەکە بکەن و بگاپێتان ئینشاءڵڵە. دووەم خۆشەویستانی خۆم بەڕێزەکانم دووەم تەوەر ئەچمە سەر ئەوەی کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا
کوردستانی خۆشەویست خەڵتان خوێن بووە بە هۆکارێک کەوەها مسلمانانی کورد بێموچەن، بێکارەبان، بێوەزعن، بێحاڵ و بێماڵن، 160 وڵاتەکەیان بە کۆمەڵە قسەی فشۆڵ و بە کۆمەڵە قسەی کوردایەتی و کوردایەتەوان و ڕۆژی ئاڵای کوردی و ئەو شتانە کە هەمومان خاک و وڵاتی خۆمان لەدەستدا، کە ئێستا من قسە ئەکەم لەم شوێنە بەدەیان ماڵی داما و ئاوارن لێرن، ڕۆژی جومعەکان لە ناو خوتبەیە کە دوعایان بۆ ئەکەین ئەگرین، 300,000 مسلمان ئاوارە بووە لە زێدی باوباپیری خۆی، بەدەیان خانووی مسلمانانی کورد تەقێنراونەتەوە، دەستدرێژی کراوەتە سەر مسلمانان، مسلمانی کوردی ئەهلی سونە. ئەوەش هۆکاری ئەوەیە کاتێ ئەڵێن ئەسمع وئەطیع، کە ئەو زوڵمە گەیشتە جەستەی خۆتان، ئەو کاتە هەستی پێ ئەکەن، کە کاتێ برایەکتیان کوشت و مناڵەکەت هەتیو بوو هەستی پێ ئەکەن، کە کاتێک سیارەکەتیان لە بەردەم قاپی برد 4 لەشیان دالێت لەبانەوە هەستی پێ ئەەکەی، چکەم زوڵم بەس ئەو کەسە ئەزانێ کە چەندە ناخۆشە کە خۆی پشتی دارەکەی پێ ئەکەوێ. ئەمەی ئێوە ئەیڵێن ئەمە ڕۆتینات و تەنها نەزەریاتێکە کە بە عەقڵی ئینسانە ناچێ. خۆشەویستانی خۆم، داواکارم لە کاربەدەسانی وڵاتی خۆمان. کاربەدەسانی وڵاتی ئێمە 26 ساڵە حکممان ئەکەن، تکایە مەمان کوژن، تکایە ئێمە خەڵکی ئەم وڵاتەین وەک ئێوە، تکایە ئێمە بووین کە سوکاری ئێمە بوو خۆی بە کوژدا بۆ ئێوە، تکایە هەر ئێمە بووین کە نەمانیەشت بە فتواکانمان کە ئێستاکە خەریکە لێی پەشیمان ئەبینەوە، چکەم ئێوە زوڵممان لێ ئەکەن. بەداخەوەم سەرۆکی حکوومەت جێگرەکەی ئەڕۆن بۆ وڵاتانی دەرەوە، وەرن بڕۆن بۆ لای عەبادی موچە بۆ خەڵک دابینکەن بەڕێزەکان، وەرن بڕۆن بۆ بەغا کارەبا و ئاو و ئەمن و ئەمان بۆ خەڵک دابینکەن، ئاوارەکانی کەرکووک بگەڕێننەوە، ئاوارەکانی دووز و داقوق و شنگال و هەتاوەکو ئەڕوا مەخمور و ئەو شوێنانی کە بەبێت تەقاجێتان هێشت یەکتری پێ تۆمەتبار ئەکەن، خەڵکی بگەڕێنەوە زێدی باو باپیرانیان. مەڕۆن بۆ هوتێلی 5 ئەستێرە، مەڕۆن بۆ غەرب و ئەوروپا بگەڕێن. دەردی ئێمە لە لای حکوومەتی ناوەندە کە وەختی خۆی دەنگتان بە ئێمەدا بڵێن حکوومەتی فیدراڵیمان ئەوێ، وەختی خۆی ئێوە بوون ئێمەتان بردەوە بۆ عێراق لە کاتێکە عێراق هەر نەما بوو، ئێستاکە شەڕی چیمان پێ ئەفرۆشن. خۆشەویستانی خۆم، ئەمەوێ نەک جارێکی تر ئەنتەرنێت ببڕێتەوە. یەک پەیامی زۆر گرنگ بۆ هێزە ئەمنیەکان ئەنێرم. برایانی خۆم، ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ چوومە لای 40-50 پۆلیس، وتم تەقەمەکەن وەک دنیاتان ڕۆیە و گیرفانتان بەتاڵە قیامەت مەدۆڕێنن. وتیان وەڵام مامۆستا سەرمان بشکێنن دەنگ ناکەین، ئەوە جێگەی دەستخۆشیە، بەڵام تکایە هێزە ئەمنیەکان لەخوا بترسن. خواي پروردگار أفرمي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. ضل نيابة دست بچێتە خوێنی یەکێک بۆ تەعویز ناکرێتەوە. لەبیرت بێ کوردێکی مسلمانی بێ پارە و بێ حاڵ و بێ کارەبا و بێ ئاو کە جیدینارێ لە گیرفانیان نییە، سوێن بەخوای پەروەردگار ئەو مۆبایلی کە قسەی پێەکەم بۆ ئێوە پێشمەرگە هەبووە، پۆلیس هەبووە، نامەی ناردووە بۆ ئەمە ئەڵێ خۆم ئەستوێنم لە بێپارەیە، وە زۆرێکشیان خۆیان کوشت لە شەڕەکانان نەکوژران. ئەوان هاتوونە شکۆی ئێوە بگەڕێنەوە. ئەو جا تێناگەم حکومەت یاخود دەستگای ئەمنی بۆ لەسەر مەقڕێک یاخود لەسەر دائیرەیەک خەڵک ئەکوژێ. باشە ئێوە لە کەرکووک، لە خانەقین، لە شنگال، لە مەخمور، لە داقوق، لە دووزی خەڵتان خوێن کراو، لە دووز کەوا خوێنی لێ ئەچۆڕێ پیا و پێ عیبە بڵێ کوردم لە بەردووز. خۆشەویستانی خۆم، بە سەدان دەفتەر دۆلار بەس پارەی قەنەفەتان جێش لە مەقەڕاتەکانتانە، لە مەکتەب سیاسیەکانتانە. بۆچی لەخوا ناترسن؟ کاتێک کە خەڵکی کەفوکوڵی دڵی هەیە ئیسا ماڵی من بێنە ژوورەوە ئەو کتێبخانەی لێ دەرکە کە هەندێک پارەی پێدراوە، ما باقی ماڵەکەی من بای 50-60 وەرەقەیە، کورە 1050-60 وەرەقەی بە قوربان گەنجێکی کورد بێ کە 5,000 پێ نییە کارتێ بکڕێ، کە 30,000 پێ نییە قاتێکی کوردی لەبەر بکە. گەنجی وڵاتانی عالم بزا لە چی کەیف و سەفایەکان بۆ ڕووی تفەنگەکانتانەکەنە خەڵک. بۆچی خەڵکی ئەکوژن بە ناحەق؟ بۆچی قیامەتی خۆتان ئەدۆڕێنن کە دنیاتان دۆڕاوە، دنیاکەتان بێپارن، بێ ئاون، بێ کارەبان؟ چ کەسێک هەیە کە خۆی تفەنگی پێ و ڕووی کردە لە خەڵک، خەڵکێکی داما و هەژار ئەکوژێ خزمی خۆی نەبێ؟
بۆچوو ئەڕۆن لە خەشم و قین و عەزابی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە کە دەستان چووەتە خوێنی کۆمەڵە مسڵمانێکی داماو. خۆشەویستانی خۆم، یەکەم ئەوانەی کە ئێوە ئەیکوژن هێزە ئەمنیەکان هاو زبانتانن. دووەم داوای شکۆی شکاوی ئێوە ئەکەن بگەڕێتەوە، داوای ئەوە ئەکەن موچەکانتان وە خۆی وەرگرن، داوای ئەوە ئەکەن کە ئێوە هێزێکی ئەمنی نیشتیمانی بن، نەوەکو هێزی فلان کەس و لیوای فلان کەس و ماڵی فلان کەس و گردی فلان کەس و حزبی فلان کەس. من ئەم قساناکەم لەسرم ئەکەوێت زۆرێکیش لە ئێوە برایانی خۆم لە پەیجەکەم لە ئەکاونتە تایبەتەکەی خۆم جمێنیان پێم داوە ئەگەر پیاوی بکەورە پێش خەڵک. من لە 16 ئۆکتۆبەر بڕۆن بۆ پەیجی ئاشی نەزان بچنە پەیجەکەی خۆم، هەندێک قسەی من کردومە، سەدان خزم و کەسوکاری خۆم نزیکەکانی خۆم پێم ئەڵێن مامۆسا ئەتکوژین. من پێش ئەوەی ببم بەم پیاوە بە مناڵی کوژرام. 35,000 مسلمانی کورد لە بینی زۆنی زەرد و زۆنی سەوزا کوژرا. یەکێک لەو معاناتانە من بووم. باوکم لە شەهیدی لە کوژراوی هیچ کەسێکی مسلمان بە گەورەتر نازانم کە لە شەڕی ناوخۆ تێکڕای حیزبەکان بە یەکەوە کردیان و بەشدار بوون. من مزەڕیر بووم کە زۆنی زەرد باوکمی کوشت، کە زۆنی سەوز بە کوشتیدا، کە 3 مانگە موچەکەیان نادەنێ، کە 410,000 ئەدەنە باوکم لە کاتێکە سەرۆکجاش هەیە، مستەشار هەیە، ئامر لیوا هەیە، جەبهەیەک بۆ کوردستان ئەباتە ڕێتەوە بە درۆ، کاتی شەڕیش ڕائەکا 4 ملیۆن 5 ملیۆن بەس حیمایەکانی وەرئەگرێ بە نەسرێ و لە ماڵە ئەیخوا. شکۆتان شکاوە هێزە ئەمنیەکان، شکۆتان شکاوە، شکۆی خۆتان بگەڕێنەوە. ئەو شکۆشکاوە ئەگەر ناگەڕێنەوە دەست مەخەنە خوێنی خەڵک بۆ قیامەت. والله إني لكم ناصح أمين. من نصيحتكارێکی ئەوەم بۆ ئێوە کەپارەتان لێوەرناگرم. هەر من بووم لەسەر مین بەردوعای خێرم بۆتان نەکرد، هەر ئێمە بووین ویستمان ئێوە بە فەتارەت نەچن. بۆیە خۆشەویستانی خۆم بەڕێزەکانم، لە دوای 16 ئۆکتۆبەر وەکوتم هەندێک خەڵک کە قسەی ناشینمان پێ ئەڵێن معارزین لە هەر کاتێکە بکوژرین لە باوکمان زیاتر نین. ئەگەر بمان کوژن لە مامۆستا ڕەمەزان شکر گەورەتر نیمان، لە مامۆستا وشیاری هەولێر گەورەتر نیمان، لە مامۆستا مەلا عەباسی کەرکووک کە تا ئێستا کەس نازانێت چی لیاتە گەورەتر نیمان، لە دەیان خەڵکی داما و هەژار لەسەر قەڵەمێکی ئازاد لەسەر ئەوەی لەسەر کەسێک نووسیان کوشتیان، ئێمەش لەوە زیاتر نیمان. وەخوای پەروەردگار ئەفەرمێ قل لا يصيبنا إلا ما كتب الله لنا. إما ألين هیچ شتێکمان توش نابێ إلا ئەوەی کە خوای پەروەردگار بۆمانی دیاری کردووە. وإما ألين وما يتوكل على الله فهو حسبه. حسب حسابي إما لای خوای پەروەردگارە. بۆیە دووبارەی ئەکەمەوە هێزە ئەمنیەکان داواتان لێ ئەەکەم، ئێوە خەڵکیەکن کوردن یەکەم شت، دووەم مسلمانن، سێیەم دوای ئەوە باواتان لێنێت کە خوای پەروەردگار ئەی فەرموو لەسەر گەلی موسا وجعل أهلها شيعا يستضعف طائفة منهم. با ئێمەش وەکو ئەهلی موسامان لێ نەیە کە فیرعون بەشبەشمانی کرد، بەشێکی بورجوازی لە ئاسمان، بەشێکی لە ناو زەوی و لە ژێر زەویە بچەوسێتەوە بکوژرێ. ئێوە خۆ دڵنیام خۆ پیشاندەران دەستێکی تێکدەر لە ناویان هەیە، ئەوێ بەلاڕیان نابەرێ بۆ ئەوەی مەشروعیت بدا بە خەڵکێکی تر بکوژرێن. بەڵام لە هەموو کاتێکا لەبیرت بێ ئەو تەقەی تۆ ئەیکەی، ئەو خەڵکانی کە جیهەت ئەمنیەکان تەقاکەن بڕواتان هەبێت زەلامتان هەیە بای 100,000 شیر و حەفازە قەرزارە. ئەتوانم پێتان بڵێم لیوایە کۆ بکەرەوە بە هەر هەمویان ملیۆنی دینار لە گیرفان و لە ماڵیانە نییە. دەی تەقە لە کیەکەی برا بەڕێزەکەم، کی ئەکوژی برای بەڕێزم، بۆ قیامەت خۆت ئەدۆڕێنی بۆ گرد و تەپۆڵکە و vێلای خەڵکی خۆشگوزەران. بڕواتان بێ برایانی خۆم ڕۆژێک مسلمانێکم بینی قسەیە زۆر جوانی کرد، بە هەر حاڵ لەبەرەوەی کاتەکەم زۆر پێتانەوە کوش نامێ و عەزێتان بدەم. ئەوەی کە من ویستم گەیشت داواتان لێ ئەەکەم لە هێزە ئەمنیەکان دەست لە خوێنی خەڵک بکشێنەوە و هەر کەسێکیش کەسێ بکوژێ لە ڕۆژی قیامەتە سەری کوژراوەکە سەری ئەم زەلامبان پشتی ملی پێیە و خۆشی سەری خۆی گردووە ئەچێتە لای عەرشی خوای پەروەردگار. سەل هذا فيما قتلني. قوربەبان سەرت دینارێکت پێ نییە، قوربەبان سەرت پارەی عەیادەیەکت پێ نییە، قوربەبان سەرت دەستگای پۆلیس و ئاشایش و هێزی ئەمنی چالاکە مەدەنیەکان. من برایە خۆم ئێستاکە داری پێ لە خەڵک بدا، والله 5 مانگە ناویان نووسیوە تا ئێستا دینارێکیان پێی نەداوە. 5 مانگە بایۆمەتری بۆ براکەی من کراوە، ئەشزانن براکەم چێیە، باوکم کوژرا 3 مانگ دوای باوکم لە دایک بوو،
تا ئێستاکە باوکم خۆمی نەبینیوە کە کورد باوکمی کوشت، تا ئێستاکە موچەی وەرنەگردە داریان داوەتە دەستیەوە بردیانە بۆ ناو بازار سلێمانی. منە بێ لە خۆمەوە دەست پێ بکەم، داوا لە براکەم ئەەکەم دارەکەیان دایە سەر تا با بتکوژن، دار لە کوردی موسڵمان نەدەی، چووکەم ئێمە خەڵکێکین تێ هەڵدراو بووینە، مەزلوم بووینە، جارێک دەستی عێراق ئاوارە بووینە، جارێکیش دەست ئاوارەی دەستی کورد بووینە لە شەڕی ناوخۆیە کە لە ئاوارەیە ئێمە لە ژێر خێمە و لە ژێر فەقیریا پەروەردە بووین. بۆیە داواتان لێ یەکەم هەر کاتێک ویستان یەکێ بکوژن بیر لە قیامەتی خۆتان بکەنەوە. ئەم شێعرەی پیرەمێردیش ئەەکەمە کۆتایی پێشکەش یەکەم بەدەسەڵاتدارانی هەرێم. هەندێک کەس کە ئیشی نابەجێ ئەکەن بەوە ئەخوڕن کە حاشا ئەکەن، ئەمانە کاتێک کە ئیشێ نابەجێ ئەکەن کە کارەبایان نییە ئاویان نییە خەڵکەکەنە ئینزارەوە هێزە هێن و حوتەش هەمەڕ هەیە لەم ناوە ئەیان بینین هەجانجارە ئەیان بن و ئەیان هێنن، بەوە ئەخوڕن کە حاشا ئەکەن. وا تێگەیشتون کە کەس ناوێرێ، وازانن کەس ناوێرێ کردەوەکانیان لەسەر بژمێرێ، نازانن لەگەڵ پێیان ترازا دۆستی سەر سفرە ئەیاندا بە ئەرزە، واللهی پێتان ترازا کەس فریاتان ناکەوێت لەم دنیاە، کەس فریاتان ناکەوێت. چووکەم ئێمە ئەزمونمان هەیە داوا لە کار بەدەسەکانەکەم، داوا لە هەندێک مەسئول ئەوانەی کە وەها خەڵکێکن تا ئێستا بوێرن لە بەرەی گەلن، وەرنە ناو خەڵک، وەرنە ناو خەڵک، با ڕووی خۆتان سپیکەنەوە. و لێرە شۆمێ پەیامی بگێنم ئەوانەی کە ئێستاکە لە دەسەڵاتن، ڕۆژانێک بۆ بەڕێزەکانم ئێوە خەباتان کردووە، کاتی ئێوە کوردایەتیتانە کرد خەڵکی جاش و خەفیفە بوو، ئێستا بۆ خۆتان ئەفرۆشن، بۆچی داهاتوی خۆتان ئەفرۆشنەتانی وەک عەلی عەبدوڵڵا ساڵحتان لێبێ؟ وا مەکەن، بە خۆتان ئەوەرنەوە سەیری ئاوێنە بکەن. کاتێک ئەهاتنە ئەم شوێنە تەکەی جەباری کە شوێن مامەڕیشە بوو، خەڵکی بە کەڵەشێری کوردیەوە پێشوازی لێتانە کرد، سوێن بەخوا ئێستاکە دێنە هەر شوێنی خەڵک پێ ئەی بە سەلامتان لێ بکە، بڕۆنەوە سەر هەمان شت کە کوردایەتیتان ئەکرد. ئەگەر دینداریش ناکەن کوردایەتی بکەن کاکە، ئەڵێن ماس نییە بە لێوا دیار بێ، یادار ببڕن دەنگی موشار بێ، خۆ ماس نییە و هەموو غەدرێ ئێوایکەن بە لێوتانەوە دیار بێ، یان دار ببڕن هاڕێی موشار بێ، ئێستاکە موشارە کارەبایەکانە. بەم ڕەنگە خۆیان تەفرەی پێخۆن. بەخوا برایانی بەڕێزم کار بەدەسانی هەرێم خۆتان تەفرە مەدەن، توور و سیر نییە دیار بێ بە قرقێنەوە بوون. پێم وایە ئێوە ئەوەی کە ئەیکەن زەرەری خۆتانی بەسەرە ئاشکێتەوە و ئێمەش ماڵکاول ئەبین. هەها لە کەرکووک ڕێک نەکەوتن، هەها لە شنگال ڕێک نەکەوتن، هەها لە مووسڵ ڕێک نەکەوتم و لە دووز و لە داقوق و لە خانەقین ڕێک نەکەوتن، شەڕەپەڕۆتان کرد هەتاوەکو هاتن بەوە نەوەستان مەقەڕەکان ئێوە بستوێنن، تەعدایان لە خوشک و دایکەکانمان کرد، بەوە نەوەستان کەوەها شوێن بە شوێنی ئەم وڵاتەیان گرد و هەمویان خستە ژێر پۆستاڵەوە. ئەوەش خۆمان هۆکارەکەی بووین. ئەگەر واز لەمە نێرن دڵنیا بن زۆر شوێنی تر لەدەست ئەدەن. بۆیە تکایە با ئێمە چیتر ئاوارە نەبین لە وڵاتی خۆمانە، تراژیدیاکەی کەرکووک بێنە بەرچاوتان، وەرنە ناو خەڵک، لە خەڵک بکۆڵنەوە، بڕۆن سوالکەن، عیب نییە، بڕۆن لە عەبادی بپاڕێنەوە. ئەگەر ریفراندۆمەکەتان سەری نەگرت بڕۆنەوە بۆ لای عەبادی، عیب نییە. سوار تا نەگلێ نابێ بە سوار. ئەزمونێکی فاشلی 23 ساڵە گلاون هەڵسنەوە، موچە بدەن بە خەڵک هەڵەسنەوە. ئەگەر ئەشتانەوێ ئێمە وەکو مامۆستای ئاینی بۆتان پینە بە دەرخۆنە بکەین، اقتلوهم قتل عاد وثمود، وەکەوەی هەنی خەڵک بە ناو ئاهلی سونەوە لە مصر کردیان، حاشا وەکەلا بۆتان ناکەین. ئەگەر ئەتانەوێت ئێمە وەکو خەڵکانێک بە ئێوە بڵێن ئەوەی مزاهرەی کرد ئاژاوە چییە، وەڵاهی ڕاست نییە. مزاهرەتچیەکان لە ئەوەڵ ئەڵێن موچە، 3 ساڵە پێتان ئەڵێن موچە، کردتانە ڕوبع موچە خەڵک دەنگی نەکرد، کەمتانەوە کرد خەڵک دەنگی نەکرد، ئیتر کارەباتان بڕی و ئاوتان بڕی و خەڵکیش تەواو ئیتر پێی نەما. وەکوتم داواکەم لە خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە و پەیامی ترم ئەبێ لە داهاتووە و پەیامێکشم ئەبێ بۆ ئەو بەناو منهەجیانە کەوەها تەعن لە من ئەدەن. من لە 16 ئۆکتۆبەرەوە معرضم تووشی هەر شتێ بم و ناشترسم بە ئیزنی خوا. قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا. کاتێ من ئەچمە بان مینبەر، کاتێ من لە دوای نوێژەکان هەمووتان ئەوە ئەڵێن اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد. هەر کەسێ لەم دوعایە بکۆڵێتەوە ئیمان و عەقیدەیەکی دامەزراوی ئەبێ. یا ڕەبی خوایە عاقبەت خێرمان بکەی، یا ڕەبی خوایە هیدایەتی هێزە ئەمنیەکان بدەی، دەستیان نەچێتە خوێنی خەڵکی کوردی موسڵمان و هەژار، دەستیان نەچێتە خوێنی ئەو گەنجانی کەوا بە مانگ 5,000 لە گیرفانیانە نییە. و داواکارم لە خۆپشاندەرانیش دەستی دەرەکی و دەستی گێرە شێوێن تێکیان نەدا، نەس لەسەر ممتەلەکاتی عام دایرەیەک پۆلیسێک، ئەوانیش هەر برای ئێوەن، سەبرتان هەبێ. خەڵکی ئێمە لە ئاخرا هەمومان کورد زبانین،
لە تەعزیە یەک ئەبینین لە وەلیمە و خۆشگوزەرانیەکانمانە یەک ئەبینین خاستن ئێمە ئێشتا قەبائیلمان تێ نەپەڕانوە زەنگنە و جاف و هەمەوەن و شێخان و هەر عەشرەتێکی تری بەڕێز و لەک و جەباری و ئەمانەمان تێ نەپەڕانوە ئێستش ئێمە لەسەر ئاسی عەشیرەتین ئێمە وەکو ئەڵمانیا و فەڕەنسا و هۆڵندا حکوومەتی زەخمزەقمان لێ دەرنەچووە ئێمە ئێستاکەش ئەدرێنەوە پەنای کە سوکاری خۆمان بۆیە هەر کاتێک تووشی مصیبەتێ لەوە بین وڵاتەکەمان لە یەک ئەترازێ داواکەم لە خوای پەروەردگار هەموو لایەکتان عاقیبەت خێر بکە دەستخۆش کاک ئیبراهیم ئیسماعیل دڵنیام تۆ کۆیلەی ئەگەرسەی کۆیلەکانیش عادەتیان وایە ئەوانەی کەوەها بۆ دەسەڵات ئەپارڕێنەوە و ئەترسن و جنێ و ئەدەن بەناوەی ئیسلام و قسەی ناشی نەکەن دڵنیام ئێوە کۆیلن ئەگەر کۆیلەش سەیدەکەی بەرەڵای بکە ئەڕوا قلێترە دۆزێتەوە خۆی کاتەوە کۆیلە أعاذني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين آمين وصل اللهم على محمد وعلى آله وصحبه أجمعين داوای لێبوردنتان لێکم عەزیێتانم داخوای گەورە هەموو لایەکتان مۆفەق بکە و گردنی ئەوەشتان ئازابێ هەر قسەیەکی غەڵەت ئەکەن چونکەم ئەگەر ئازادیتان لە کارەبا و ئاو و مەعاش و متیانە بێ لای ئێمە هەتانە والسلام عليكم ورحمة الله وبركاته